باس لە گرنگی دیدارەکە دەکەین ئەم دیدارە چ کاریگەریەکی دەبێت لەسەر ئاستی تەلارسازی و لەسەر ئاستی هەندسی لە هەرێمی کوردستاندا تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز ئارام خەرەداخی سەرپەرشتیاری دیدار لە استودیۆ بەیانی کوردستان نیوز زۆمیانە مامۆستا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر هاتی زۆر سپاس دیارە ئەم دیدارەیە کە مینجارە هەم لەسەر ئاستی عێراق هەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان ساز بکرێت سازکردنی ئەم دیدارە خۆی لە خۆیدا چه هەنگاوێک دێنێت بۆ تەواوی ئەو بابەتە تەلارسازی و هەندسیانی کە لە هەرێمی کوردستان کێشەوگیر و گرفتی تێدایە. پێشێکی زۆر سپاس بۆ جەنابتان و بۆم دەرفەتە. ئێمە کاتێک کە بیرۆکەی شتێکە بۆیێت شەر نییە لە خراپی شتەکە بۆمان دێت بۆ نمونە لەوانەیە ئەم کامێرەیە ئەم کوپە چەند ساڵەم و پێشمۆدیلێکی کە بووە بیرکردنەوەی بۆ کراوە بۆی جوانتر کرێ و باشتر کرێت ئەم دیدارەش لەسەر ئەو ئایدیایە ئەو زەوەیە لە ساڵی 2021دا ئێمە بیرۆکەی ئەم دیدارەمان بۆ هات و کارمان لەسەر کرد کە چۆن بیکەین و چۆن بگەین بەوەی زۆرینەی بەشە ئەندازارەکان چکە بەشی ئەندازاری زۆر زۆرن تەنها با بڵێن شارستانی و تەلارسازی نییە کارەبا میکانیک مەدەنی ڕێگەوە شتمان زۆرە ئێمە هەستین خۆشببختانە تقریبان ئەو بەشانەی کە لە ئیسایە زۆر خەڵک پێویستێتی و کە شار پێویستێتی وەک شارستانی و تاقیگە تەلارسازی پلانسازی شار میکانیک کارەبا هەتا کشت و کاڵیش ینی کشت و کاڵیش بەشێکی گەورەیە لە وڵاتە و بەڕێوەبردنەکەی هەدەف و باش با بڵێن گۆڵی دیدارەکەمان چییە گۆڵی دیدارەکە و هەدەفی دیدارەکەمان لە ئیسایە کۆمەڵی ڕێنمایی هەیە لە شاری سلێمانی و لە تەواوی عێراقا بگرە سلێمانی لە ڕووی ڕێنمایی و تەوحیدەکەیەوە باشترە تا شارەکانی کە کۆمەڵی ڕێنمایی هەیە ئەدرێ بە خەڵک لە شارەکانی کە عەسەن نادرێ بە خەڵک بەس لێرە باشترە تقریبن ئەم ڕێنمایانەیەکیان نەگرتوێتەوە تا ئێستا بۆ نمونە ڕێنمایی شارەوانی لەگەڵ شارەوانیەکان فەرقی هەیە شارەوانیەکان مەبەستمەوەیە سەر بە قەزا و ناحێ و چواردەوری سلێمانیە ڕێنمایی سیاحە و وەبەرهێنان فەرقی هەیە ینی ڕێنمایەکان یەک ناگرنەوە هەدەفی سەرەکیمان ئێمە لەم دیدارە هەم لە ڕۆن ئاهی علمیەکەەوە بووە هەم بۆ ئەندازاران کە هەلی کار بۆ ئەندازاران ساز بکات هەم تەوحیدکردنی کۆمەڵی ڕێنمایی بکرێت و ئەم ڕێنمایانە دواتر بدرێ بە سەرۆکی شارەوانی و پارێزگاری سلێمانی کە بتوانرێ ئیشی لەسەر بکرێت. باشە تەواوی ئەم بابەتانی کە لە دیدارەکەدا باس کراوە تا چەندە دەرچەیەک دەدۆزێتەوە بۆ ئەوەی کە ڕێنماییەکان بە جۆرێک لە جۆرەکان هەمووی لە خزمەتی بەرەو پێشچوونی کەرتەکەدا بێت. خاتونی بەڕێز ئێمە بۆ هەر بەشەی جامان کردوێتەوە بۆ نمونە بەشی میکانیک تەنها بەشی میکانیک بناقەشایان کردووە لەسەر کێشەکانی خۆیان پێشتر تقریبان 4-5 جار ئێمە دانیشتوین کە کۆبوونەوە کراوە پانێڵەستەکان و ئەو ئەندازارانەی کە فۆرمەکەیان پڕ کردوێتەوە کێشیان نردو ئێمە سەرجەمەوە کێشانەمان پرێنت کردو خراوەتە بەردەستی پانێڵەستەکان بنە دیراسایان کردو بۆی کە بزان لە ڕۆژی پانێڵەکەیە چکەمە ڕۆژی پانێڵەکە 4 سەعات بووە بزان لێک گرنگترین و سوودبەخشترین مۆزوع و کێشە چییە خۆشببختانە بۆ هەر بەشەی ئەوەی لە دوێنێەوە دەستمان کەوتووە چکەمی بۆ وەرەکەیەوەتە ئیشی تیاکەین 4 بۆ 6 خاڵی جوان ڕێنمایی جوانیان دروست کردولی یعنی ئێمە هەر بەشەی بۆ نمونە بەشی میکانێکی 4 خاڵی دروست کردووە تەلارسازی بە هەمان شێوە کە ئەمانە ئەبن بە ڕێنمایی ئەم ڕێنمایانە سوودەکەیان چییە یەکەم هەلی کار زۆر زیاقات یعنی بۆ پێشبینیەی کە ئێمە و پانێڵەستەکان و زانکۆی سلێمانی و یەکێتیان دارزاران کردومانە احتیمالاً لە سەی 30 بۆ 40 هەلی کار زیاکە بۆ ئەندازاران چۆن زەی دەکات لە ئیسایە با بڵێن شێوازە لە شێوازەکان قۆڕەخکارێکی زۆر هەیە ئێمە ساڵێکە بێ ئیش لەسەر داتای تەواوەکەین داتای تەواوی نووسنگەکانی سلێمانیەکەین دادای تەواوی ئەم کارانەکەین کە ئەندازاران کردویانە یعنی نووسنگەمان هەیە ئەندازارمان هەیە لە ساڵێکان بەقەدەر 30 ساڵی نووسنگەیەکی کردو یعنی ئەگەرم نووسنگەیە 30 ساڵ ئیشکە ئەجا بەقەدەر ساڵێکی میشەکە کەواتە ئەمە دەگەڕێتەوە بۆ قۆڕەخکاریەکەی کە بوونی هەیە ئێمە نامانەوێت چکە وەکو سیستەمی خۆمان لە ڕێکخراوە نامانەوێت با بڵێن شتەکان بە کورسی وەرگین بە تومی وەرگین بەوە وەرگین کە بێتە مای ڕخنە چکە تۆ بۆ هەموو ڕخنەیەکە بە جابێکی هەبێت کە من ڕخنەیە لە جەنابتەگرم بە چارەسەرێک و جابێکە هەبێت لەبەرەوە نەشمان ویستووە داتا بڵاوکەینەوە بۆی نەبێتە فۆزایەکی داتا و ئەعلامی داتا و ئەو بڵێ ئەوەی کردەوەی کرد
لە پشتەوەیشمان لەسەر چارەسەرەکەی کردو ینی لە کۆی 127 نووسینگەی ئەندازیاری و ڕاوێژکاری لە سلێمانی تەنها 62 نووسینگە ئیشی هەبوو لەم 62 تەنها دە نووسینگە لە تۆپەکەیان تۆپەکەش چۆن فەرقەکەی ینی هەمانە وەکو عەرزم کردی با نامەوێت ڕقەمێ بڵێم کە سبێنێ ببێ بە فەوزایەکی عەلامی چکە خۆتە زانی لە ئێمە ئەو شتە جوانە کراوە تەنها جەنابتان هاتوون و بە عام بۆ هەموو دەستگا میدیاکانیشمان نردووە بەڵام ئەگەر بمانوتە مزاهراکەن لەوانەیە 100 کامێرەی لەبایە ینی لەبەرەوە نەمانویسیش داتا و ڕقەمێ بڵین بۆی نەیە بە فەوزایەکی عەلامی و بێ بەهەرا باشە ئەم چیمان کردو بۆی ئەم نووسینگەیی کە بەم شێوازە قۆرەخکاری کردووە هەوڵ بدرێ ڕێگە چارەیەک بۆ ئەم قۆرەخکاریەدا بنرێ ڕێگە چارە بۆ ئەم مافیاگەریەدانە چکە بەعزێکی تایە گەشتوتە حاڵەتی مافیاگەری لە قۆرەخکاری دەرچووە چۆن نەخاتون سبێنە جەنابتەوێت بچیتە دەستگایەکی حکومیەوە با سپێس دیاری نەکردناوەکە ئەتەوێت کارێ بکەی یاری و پێیەکە کابرایەکەی لە چەند چاوەڵ کابراایکی زۆر خێرکەرە ینی زیاتر لە دە مزگەوت و تەعزیەخانەی دروست کردووە زیاتر لە 20 بیر بۆ چواردۆر هەمی بە بەلاش چەند مەکتەبی نۆژەن کردێتەوە دروست کردوێتی ئێمەرجنسیەکەی چەمچەماڵ ئەو کردوێتی هەساویستی خاستەخانەیە دروستکە بۆ چەمچەماڵ مۆدێرنەوەکۆی کاکفارۆق لێرە کردوێتی باسی 2 ساڵ لەمەوە پێشەکەم هەسا کوێ دایریەوە بەرهێنان لەوە بەرهێنان پرۆپۆزل و خەریتە ئەمی بۆ کراو مافەقەتی بۆ کراوت ئەم پرۆپۆزلەکەوتەوە نردیان بۆ شارەوانی نردیان بۆ شارەوانەکان شارەوانەکان نردیان بۆ نەخشەدانان بەمەی کە ڕۆژ 4 مانگی پێچوو باشە لە نەخشەدانان 8 مانگی پێچوو ئەم خەریتەیە هێنایان و بردیان و ئەمە لابەرە ئەوە لابەرە بوو بە ساڵێک و 3 مانگ دوایی ئەحالی شارەوانەکان کرایەوە جارێکە لە شارەوانەکان و ئەحالی شارەوانی شۆڕش کرایەوە لە شارەوانی شۆڕشەوە ئەحالیەوە بەرنان کرایەوە بەرنان وتی ئەم خەریتەیە تەواوی ڕەفزە کە بە شەرتێ لێرە مۆر کراوە ئیمزا کراوە دیسان دەست پێ بکەیت باشە کەواتە ئەم دیدارە چارەسەر بۆ ئەوە دەدوێت چارەسەر بۆ یەکی ئەلم جۆرە کێشانە یەکێک لە کێشەکان بابەتێکی دیکە کوالیتی با بڵێن کارکردنە لەمڕۆ لە دیدارەکەدا چۆن لەمڕۆ لە بەشی با بڵێن تاقیگە و شارستانی وەکو وارزم کردی لە سەرەتاوە ئێمە هەموو بەشەکانمان جیا کردەوە بۆی هەر کەسە و با بڵێن ئیشی خۆی بکات و کەستێک هەڵڵەم بێ بەکەس بەداخەوەی سال لە ئیسای کوردستانە بە تەواوەتی سێ ئەندازیاردانیش لەم ئەندازیارانە مختەز نین بە کارەکانی کە بەزیێن بڕیار بۆ کارەکانی کەشەدەن لەم دیدارەیە خۆشبەختانە سوودەکەوەیە کە هەر کەسە بڕیار بۆ بەشەکەی خۆیەدا ئێمە بەشی شارستانی و تاقیگەمان جا کردەوە لەسەر بلۆک قسە کراوە لەسەر چیمەنتۆ قسە کراوە لەسەر جۆرێتی شیش قسە کراوە لەسەر چۆنیەتی دروستکردنی بیناکان دروست کراوە و بیناکان چ مهندیسێک بۆی هەیە دروستێکە ئەمە مهندیس بەداخەوە ئەوە کەلتورێکە لە ناو وڵاتی خۆمانە کەوتیان مهندیس ئەتر وەکۆ بێ دارعساکەی پێ بێ هەمووی بزانێت لە کارەبایە و لە میکانیک لە مەدەنی لە نەیزانیت ینی ئیشەکەی تۆ جیاوازە شتێکی کێ ئەو بەڕێیەکی کە ڕۆشتە و بەڕێیکە خوێنیت تۆ بەڕێیکە خوێنتە باشە لە ڕووی بەرەو پێشبردننی ئاستی زانستی ئەندازیارەکان ئەمەش ڕەنگە جۆرێک لە جۆرەکان بەشێک لە ئەندازیارەکان و گرفتان هەبێت لە دوای دەرچوونیان لە زانکۆ بۆ کارکردن هێشتا مابێتیان هێشتا پێویستیان بەڕاهێنان بێ هێشتا پێویستیان بە وەرگرتنی خول و هەروەها وەرگرتنی هەنێ زانیاری نوێ بێت کە با بڵین ساڵانە زانیاری و زانستی نوێ لە نێو بەشی ئەندازیاریە بوونی هەبێت لەمڕۆ چۆن چارەسەری ئەو گرفتە دەکرێت لەمڕۆوە تەواوی بەشەکان مناقەشیان لەسەرەوە چکەوە خاڵێکی زۆر با بڵین هەنوکەیە و زۆریش دیارە ینی ڕۆژانە ئەم ڕووداوا بینین ئەو مۆسانەی کە تەخەڕوجەکەن و یەنە دەرەوە لە دنیای ئەکادیمیەوە وێنە ناو دنیای واقعەوە دوشتی زۆر جیاوازن ئەمە سەرجەم پانەڵەکان قسەیان لەسەرەوە کردووە و مناقەشیان لەسەرەوە کردووە تا بەڵام تایم دەکەیە نەمخوێندۆتەوە بزانم ئەنجامەکەی چییە یعنی ئیشی لەسەر کراوە بەڵام ڕاستی بە دوێ نێوارەتەوە بۆ من بۆ هەر بەشەکان ئەوراقەکانمان وەرگرتوەوە کە چیان کردو چین و ساوچکە بۆ هەر بەشێمە تایپیستێکمان داناوە زایدەن پانەڵەسەکان خۆشیان شتانوسێ بەڵام تایسا نازانین ئەنجامەکەی چییە چ ڕێنمایەکیان بۆ ئەوە داناوە بەڵام ئیشیان لەسەر کردەوە باشە کاک ئارامتاوی ئەم هەموو کێشەوگیر و گرفتانی کە هەر بەشەی بۆ نمونە گرفتەکەی خۆی دەستنیشان کردووە لەم دیدارەدا کە هەنگاوێکە بۆ بەرەو پێشچوونی ئەندازیاری بە تایبەت لە پارێزگای سلێمانی دوجار ئەم کێشەوگیر و گرفتانە لەگەڵ کێتاوە توێ دەکرێت و لایانی پەیوەندیدار بۆ چارەسەرکردنی گرفتەکان و هاتنە سەرخستی گرفتەکان چۆن پەیوەندیان لەگەڵ دروست دەکەن خاتونیان ئەمە هەنگاوی یەکەم ئەمە کراوە هەنگاوی دووەم لە دوا
تحلیلکردن و ئەنالایزکردن و ڕێککردنەوەی ئەم نووسراوانە دیسان پانەڵستەکان دانیشینەوە کە پانەڵستەکان دانیشتنەوە دیسان فاینەڵاز یەکەن آخر فاینەڵەکەی لە دوا جەژنەوە ئیشەڵا ڕۆژەکەمان دیاری نەکردەوە بەڵام ڕۆژێکدا ئەنێن بۆ دیدارەکە کە سەررجەم پانەڵستەکان و ئامادەبوونی سەررجەم دام و دەستگا حکومەکان و کوسەرۆکی شارەوانی و قایمقام ومانە سەررجەمیان بانگەشتەگرن حتمما جەنابی پارێزگاری سلێمانیش و هەوڵ دەدەین بزانین ئەگەر بکرێت جەنابی کاقوبات جێگری سەرۆکی حکومەت جەنابیشان تەشریف بێنن چکێمە شکارێکە هەم بۆ سلێمانی و هەم بۆ حکومەتە دواتر لە ئاخیرەکەم هەر هەمووی تەواو بوو پێشکەش بەوان دەکرێت ئەتر لە دەست ئێمە نامێنێت ئەوەیانەکەوێتە سەر پارێزگاری سلێمانی و سەرۆکی شارەوانی ئەوانە بۆ تەنفیزکردنەکەی. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان بەهیوای بەرەو پێشبچوونی باشتر زۆر سپاس بۆ ئارام قەرەداخی سەرپەرشتیاری دیدار سپاس کە میوانی بەیانی کوردستانی.